یاسای ژمارە 8 وا لە خەڵکی تر بکە بێنەلات ئەگەر پێویست بوو چەشتە بەکاربێنە. کاتێک تۆ کەسەکەی تر ناچار دەکەیت هەنگاو بنێت، تۆ ئەو کەسێک کە کۆنتڕۆڵت بەدەستە. هەمیشە وا باشترەوەها لە نەیارەکەت بکەیت بێتە لات و لە پرۆسەکەدا واز لە پلانەکانی خۆی بێنێت. بە دەستکەوتی سەر و ئاسایی بەکێشی بکە، پاشان هێرش بەرە تۆ کارتەکانت بەدەستەوە دەبێت. پەیڕەویکردن لە یاساکە. لە کۆنگرەی ڤیەنا لە 1814دا زلهێزەکانی ئەوروپا کۆبوونەوە بە چنینەوەی پاشماوەی ئەوروپای داڕماوی ناپۆلیۆن. شارەکە پڕبوو بوو لە شادی و ئاهەنگەکان، درەوشاوەترین بوون لە یادەوەریدا. لەگەڵ ئەوەشدا سێبەری ناپۆلیۆن خۆی بەسەر ڕێوشوێنەکانەوە بوو. لە بری ئەوەی لە سێدارەی بدرێت یا دەربەدەر بکرێت، ڕەوانەی دورگەی ئێلبا کرا بوو کە زۆر لە کەناری ئیتاڵیا دوور نەبوو. تەنانەت ئەو کاتەش کە لەسەر دورگەکە بەند کرابوو، پیاوێکی ئازا و ئەفرێنەری وەکو ناپۆلیۆن بۆناپارت حاڵی هەمووانی ناجێگیر دەکرد. نەمساویەکان پیلانی ئەوەیان دانا لە ئێلبا بیکوژن، بەڵام بۆیان دەرکەوت ئەمە مەترسیدارە. ئەلێکساندەری یەکەم تزاری میزاجی رووسیا بە تووڕەبوون لە کۆنگرێس شڵەژانەکەی زیاتر کرد. کاتێک بەشێکی پۆڵەندە نکۆڵیان کرد، ئاگادار بن دێوەزمەکە بەڕەڵا دەکەم، ئەو هەڕەشەی کرد و هەمووان زانیان مەبەستی ناپۆلیۆنە. لە هەموو ئەو دەوڵەتمەدارانەی لە ڤیەنا کۆبووبوونەوە، تەنیا تالیراند وەزیری دەرەوەی پێشووی ناپۆلیۆن هێمن و بێباک دیار بوو. وەک ئەوە وا بوو کە ئەو شتێکی دەزانی ئەوانی تر نەیان دەزانی. لە هەمان کاتدا لە دوورگەی ئێلبا ژیانی ناپۆلیۆن گاڵتەجاڕەیەکی شکۆی پێشووی بوو. وەکو پاشای ئێلبا ئەو ڕێگەی پێدرا بوو تا دەربارێک دروست بکات، چێژلێنەر، کارگوزاری ڕێکخستنی پۆشاک، پیانسیتی ڕەسمی و چەند دەربارێک. هەموو ئەمە بۆ ڕیسواکردنی ناپۆلیۆن بوو. پێدەچوو کاریگەریشی هەبێت. لەگەڵ ئەوەشدا ئەو زستانە زنجیرەیەک ڕوودا و ڕوویاندا زۆر سەیر و دراماتیکی بوون کە دەکرا بکرێتە شانۆیەک. ئێلبا بە کەشتیە بەریتانیەکان چواردەوری گیرا بوو. تۆپخانەکان هەموو خاڵەکانی دەرچوونیان دەپێکا. لەگەڵ ئەوەشدا بە شێوەیەک لە شێوەکان لەبەر ڕووناکایی ڕۆژ لە 25 کانونی دووەمی 1815دا کەشتیەک بە 900 پیاوەوە ناپۆلیۆنی هەڵگرت و ملی لە دەریانە. ئینگلیزەکان بە دوای کەوتن، بەڵام کەشتیەکە بۆی دەرچوو. ئەم ڕاکردنە تەقریبەن ئەستەم بوو. مایەی سەرسوڕمانی خەڵک لە سەرانسەری ئەوروپا و دەوڵەمەتدارانی لە کۆنگرەی ڤیەنا تۆقاند. هەرچەندەوەها سەلامەتر دەبوو کە ئەوروپا جێبێڵێت، ناپۆلیۆن نەک تەنیا گەڕانەوەی بۆ فەڕەنسا هەڵبژارد، ئەو مەترسیەکانی هەنگاونانی بەرەو پاریس بە سوپایەکی بچووکەوە نەهێشت، بەو هیوایی تاجەکەی بەدەست بێنێتەوە. ستراتیژیەکەی ئەو کاریگەر بوو. خەڵکی هەموو چینەکان خۆیان لە بەردەمیدا دەخستە سەر ئەژنۆ. سوپایەک لە ژێر مارشاڵنەیدا لە پاریسەوە کەوتە ڕێ بۆ دەستگیرکردنی، بەڵام کاتێک سەربازەکان ڕێبەری پێشووی خۆشەویستی خۆیان بینی، هەڵوێستیان گۆڕی. ناپۆلیۆن جارێکی تر وەکو ئیمپراتۆر ڕاگەیەنرایەوە، خۆبەخشەکان پلەپایەکانی سوپاکەیان پڕ کردەوە. سەرگەردانی وڵاتەکەی داگرت و لە پاریس حەشامات شێتگیر بوون. ئەو پاشایی کە شوێنگۆڕکەی بە ناپۆلیۆن کردبوو لە وڵات ڕای کرد. لە ماوەی 100 ڕۆژی دواتردا ناپۆلیۆن حکمی فەڕەنسای کرد و لەگەڵ ئەوەشدا بە زووی سەرگەردانی نەما و فەڕەنسا مایەپووج بوو. سەرچاوەکانی تەقریبەن بڕان و ناپۆلیۆن لە بەرامبەر ئەمەدا شتێکی وەهای لەدەست نەدەهات. لە شەڕی واتەرلۆ لە مانگی 6 ئەو ساڵەدا ئەو بۆ دوجار بۆ هەتایە شکستی خوارد. ئەم جارە دوژمنەکانی وانەیەک فێر بوون. ئەوان بۆ دوورگەی بێفەڕی سەینت هێلێنا لە کەناری خۆرئاوای ئەفریقا دەربەدەریان کرد. لێکدانەوە. تەنیا چەند ساڵێک پاش فاکتەکانی ڕاکردنی دراماتیکیانەی ناپۆلیۆن لە ئێلبا ئاشکرا بوون، پێش ئەوەی ئەو بڕیاری هەوڵدان بدات بۆ هەنگاوە ئازایانەکەی، سەردانکەرانی دەربارەکەی پێیان وتبوو ئەو لە فەڕەنسا لە هەر کاتێکی تر زۆرتر ناوبانگی هەیە و
ئەمەی کە وڵاتەکەی جارێکی تر پێشوازی لێ دەکاتەوە. یەکێک لەم سەردانیکەرانە ژەنەڕاڵ کۆڵەر بوو کە ناپۆلیۆنی قەناعەت پێهێنا بوو کە ئەگەر ئەو ڕابکات هێزەکانی ئەوروپا و بە ئینگلتەراشەوە دەیهێننەوە سەر دەسەڵات. ناپۆلیۆن زانیاری نهێنی دەستکەوتو بوو لەبارەی ئەوەی کە ئینگلیز وازی لێ دێنن و لە ڕاستیدا ڕاکردنەکەی لە ناوەڕاستی پاشنیوەڕۆدا و لەبەر چاوی سیخوڕەکانی ئینگلیزدا ڕوویداوە. ئەوەی کە ناپلیۆن نەیدەزانی ئەوە بوو کە پیاوێک لە پشت هەموو ئەمەوەیە، جڵەوەکەی بەدەستەوەیە و ئەم پیاوە وەزیری پێشووی واتە تالیراند بوو. تالیراندیش هەموو ئەوەی دەیکرد بۆ گەڕاندنەوەی ڕۆژانی شکۆمەندی نەبوو، بەڵکو بۆ تێکشکاندنی ناپۆلیۆن بوو. بۆ هەتایە لە بەرچاوگرتنی چاوچنۆکێکی ئیمپراتۆر کە ناسەقامگیری ئەوروپا بوو، ئەو لە مێژوو لێی هەڵگەڕابووەوە و کاتێک ناپۆلیۆن بەرەو ئێلبا دوورخرایەوە، تالیراند ناڕەزایی دەربڕی بوو. ئەو پێداگری کرد لەوەی کە دەبێ ناپۆلیۆن بۆ شوێنێکی دوورتر دوور بخرێتەوە یان هەرگیز ئەوروپا ئاشتی بەخۆیەوە نابینێت. بەڵام کەس گوێی بۆ شل نەدەکرد. لە بری سەپاندنی بۆچوونی خۆی تالیراند چاوەڕێی کرد ئەو بەکارکردن بە شێوەیەکی نهێنی بۆ دوجار کاستلەرێ و مێتەرنیکی وەزیرانی دەرەوەی ئینگلتەرە و نەمسای ڕازی کرد. ئەم پیاوانە پێکەوە داوی ڕاکردنیان بۆ ناپۆلیۆن نایەوە، تەنانەت سەردانی کۆڵەر بۆ چپاندنی بەڵێنی شکۆمەندی بە گوێچکەی کابرای دەربەدەرکرا و دابەشێک بوو لە پلانەکە. وەکو لێزانێکی یاری وەرەقە، تالیراند هەر لە پێشدا هەموو شتێکی بۆ دەرکەوت. ئەو زانی ناپۆلیۆن دەکەوێتە ئەو داوەوەی کە ئەم بۆی داناوەتەوە. ئەو بە هەمان شێوە پێشبینی ئەوەی کرد کە ناپۆلیۆن وڵات بەرەو جەنگ ئاڕاستە دەکات کە لە بەرچاوگرتنی هەلومەرجی لاوازبوونی فەڕەنسا دەشێت تەنیا چەند مانگێک بخایەنێت. دیپلۆماتێک لە ڤیەننا کە تێگەیشت بوو لەوەی تالیراند لە پشت هەموو ئەمەوەیە، وتی ئەو خانووەکەی ئاگر داوە بۆ ئەوەی لە ئافات ڕزگاری بکات. کاتێک من چەشتم بۆ ئاسک داناوە، تەقە لە یەکەم ئاسکی مێینە ناکەم کە دێت بۆن بکات، بەڵکو چاوەڕێ دەبم تا تەواوی پۆلە ئاسکەکە گرت دەبنەوە. کلیلی دەسەڵات. ئەم سیناریۆیە چەند جارێک خۆی لە مێژوودا دووبارە کردوتەوە. سەرکردەیەکی شەڕانگێز، زەمینە سازی زنجیرەیە هەنگاوی ئازایانە دەکات کە بە بەدەستهێنانی دەسەڵاتێکی زۆر دەست پێ دەکات. لەگەڵ ئەوەشدا دەسەڵاتەکەی هێواش دەگاتە ترۆپک و بە زوێی هەموو شتێک لە دژی هەڵدەگەڕێتەوە. دوژمنە بێشومارەکانی پێکەوە یەک دەگرن. ئەو لە هەوڵی جێگیرکردنی دەسەڵاتەکەیدا لە چوون بەم ئاقار و بەو ئاقاردا بڕست لە خۆی دەبڕێت و سەرنجامدا دەڕمێت. هۆکاری ئەم ڕەوگەیە ئەوەیە کە کەسی شەڕانگێز بە دەگمەن لە باڵادەستی تەواودایە. ئەو ناتوانێت لە یەک دوو جوڵەی بەردەمی زیاتر ببینێت، ناتوانێت بەرەنجامەکانی ئەم جوڵە یا ئەو جوڵە ئازایانە ببینێت، لەبەر ئەوەی ئەو بە بەردەوامی ناچار دەکرێت پەرچەکردار بەرامبەر جوڵە زیادبووەکانی دوژمنەکانی و لێکەوتە پێشبینی نەکراوەکان و کردارە بێباکانەکانی خۆی بخاتە ڕوو. وزەی شەڕانگێزانەی لە دژی خۆی پێچەوانە دەبێتەوە. لە بواری دەسەڵاتدا دەبێ پرسیار لە خۆت بکەیت، کەڵکی ڕاکردن بۆ ئێرە و ئەوێ چییە؟ لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکان و شکست پێهێنانی دوژمناندا لە کاتێکدا کە هەست بە باڵادەستی نەکەیت، بۆچی دەبێ من هەمیشە پەرچەکردار بەرامبەر ڕووداوەکان پیشان بدەم لە بری ئاڕاستەکردنیان؟ وەڵامەکە سادەیە. بیرۆکەی تۆ لە مەڕ دەسەڵات هەڵەیە. تۆ کردداری شەڕانگێزانت لەگەڵ کردداری کاریگەر تێکەڵ کردووە. زۆر جاریش کاریگەرترین کرددار ئەوەیە لە شوێنی خۆت نەجوڵیت، هێمن بیت و لێگەڕیت ئەوانی تر لە بەرامبەر تەڵەکانی تۆدا دەستەوەستان بن. یاری بۆ دەسەڵاتێکی دوورمەودا بکەیت، نەک سەرکەوتنێکی خێرا. بیرت بێت جەوهەری دەسەڵات توانای پاراستنی دەستپێشخەریە. ئەوەیە وەها لەوانی تر بکەیت کاردانەوەیان بەرامبەر جوڵەکانی تۆ هەبێت. ئەوەیە نەیارەکەت و ئەوانەی دەوروبەرت لە حاڵەتی بەرگریدا بهێڵیتەوە
کاتێک تۆوا لە خەڵکانی تر دەکەیت بێنەلات لە ناکاو تۆ دەبیتە ئەو کەسەی بارودۆخەکە کۆنتڕۆڵ دەکات. ئەو کەسەش کە دەتوانێت کۆنتڕۆڵ بکات دەسەڵاتی هەیە، دەبێت دووشت ڕوو بدەن تا بکەویتە ناو ئەم پێگەیەوە. دەبێت تۆ خۆت فێری زاڵبوون بەسەر هەستەکانتدا بکەیت و قەت نەکەویتە ژێر کاریگەری تووڕەیی. لە هەمان کاتدا دەبێت کار لەسەر مەیلی سروشتی خەڵک بکەیت بۆ کاردانەوەی تووڕانە و هەڵچوانە کاتێک پاڵ دەنرێن و چەشتەیان بۆ دادەنرێ. لە دوورمەودادا توانای ئەوەی وا لەوانی تر بکەیت بێنەلات چەکێکی زۆر کاریگەرترە لە هەر ئامڕازێکی تری شەڕانگێزی. تاوتوی ئەوە بکە کە چۆن تالیراند وەستای هونەر ئەو فێڵە لاوازەی ئەنجامدا. یەکەم، ئەو پاڵنەری هەوڵدان بۆ ڕازیکردنی هاوڵە دەوڵەت مەدارەکانی کۆنتڕۆڵ کرد کە ویستیان ناپۆلیۆن بۆ شوێنێکی دوورەدەست دەربەدەر بکەن. تەنیا ئەوە سروشتیەکە بتەوێ خەڵکی بە داکوکۆکیکردن لە کەیسەکەت ڕازی بکەیت و بە قسە ئیرادەی خۆت زاڵ بکەیت. بەڵام ئەمە زۆر جار لە دژی تۆ دەشکێتەوە. ژمارەیەکی کەمی هاوسەردەمانی تالیراند بڕوایان وابوو ناپۆلیۆن هێشتا هەڕەشەیەکە. بۆیە ئەگەر وزەیەکی زۆری خستبایەتە گەڕ لە هەوڵدان بۆ قەنەعەت پێهێنانی، ئەوە تەنیا خۆی وەکو گەمژەیەک دەخستە ڕوو. لە بری ئەمە ئەو زمان و هەستەکانی خۆی گرت. لە هەمووشی گرنگتر ئەو تەڵەیەکی شیرین و بە کێشکەری بۆ ناپۆلیۆن نایەوە. ئەو خاڵی لاوازی ناپۆلیۆنی دەزانی و تا کۆتایی کاری لەسەر کرد. کاتێک ناپۆلیۆن بۆ چەشتەکە ڕۆیشت، هیچ مەترسیەک لەوەدا نەبوو کە ئەو سەرکەوتوو بێت و بارودۆخەکە لە دژی تالیراند پێچەوانە بێتەوە کە لە هەمووان باشتر دەوڵەتی بڕست لێبڕاوی فەڕەنسای دەناسی. تەنانەت ئەگەر ناپۆلیۆن بیشی توانیایە ئەم تەگەرانە کۆنتڕۆڵ بکات، ئەگەری سەرکەوتنی زۆر دەبوو. ئەگەر بیتوانەیە کات و شوێنی کردارەکەی هەڵبژێرێت. بە دانانی تەڵەیەکی گونجاو تالیراند کات و شوێنی خستە دەستی خۆی. هەموومان وزەیەکی زۆرمان هەیە و ساتەوەختێک هەیە تیایدا وزەمان لە ترۆپکدایە. کاتێک تۆ لەوی تر وا لێ دەکەیت بێتەلات، وزە لەبەر خۆی دەبڕێت. لە پرۆسەکەدا وزەی خۆی بە فیڕۆ دەدات. لە ساڵی 1905دا رووسیا و ژاپۆن لە جەنگدا بوون. ژاپۆنیەکان تەنیا بەم دواییە دەستیان کرد بە مۆدێرنیزەکردنی کەشتیە جەنگیەکانیان. ڕووسەکان هێزێکی دەریایی بەهێزتریان هەبوو، بەڵام بە بڵاوکردنەوەی زانیاری هەڵا مارشاڵی ژاپۆنی تۆگۆ هەیهاچیرۆ ڕووسەکانی بەرەو ئەوە دنەدا تا لەنگەکانیان لە دەریای باڵتیک جێبهێڵن و وەهایان لێ بکات پێیان وابێت دەتوانن ڕەوە کەشتیەکانی ژاپۆنیەکان بە هێرشێکی خێرا ڕاماڵن. ڕەوە کەشتی ڕووسی نەیتوانی بە خێراترین ڕێڕەودا بگاتە ژاپۆن. بە گەوری جیبرئەلتار و پاشان کەناڵی سوێزدا بۆ ناو ئۆقیانوسی هەندی، چونکە ئەمانە لەلایەن بەریتانیەکانەوە کۆنتڕۆڵ کرابوون و ژاپۆن هاوپەیمانێکی بەریتانیا بوو. دەبوایە ئەوان بە دەوری کەیپ ئەفگود هۆکدا بسوڕێنەوە لە سەری باشووری ئەفریقا و زیاتر لە 6,000 مایڵی تر بخەنە سەر گەشتە دەریاییەکەیان. هەر کە ڕەوە کەشتیەکە لە کەیپ ڕەت بوو، ژاپۆنیەکان چیرۆکێکی تری ساختەیان بڵاو کردەوە. ئەوان لە دەریادا بوون تا دژە هێرشێک ئاڕاستە بکەنەوە. بۆیە ڕووسیەکان لە ئەنجامی وریاکردنەوەیەکی شەڕدا گەشتێکی تەواویان بەرەو ژاپۆن ئەنجامدا. بە هاتنی کاتی گەیشتنیان، ئەندامانی هێزی دەریاییان ناڕەحەت و داهێزرا و شەکەت بوون. لە کاتێکدا کە ژاپۆنیەکان بە ئۆقرەوە چاوەڕێ بوون، سەرباری مەترسی بەهۆی نەبوونی ئەزموونیانەوە لە جەنگی دەریای مۆدێرندا ژاپۆنیەکان و ڕووسیەکانیان تێکشکاند. سوودێکی سەیری دنەدانی دوژمن تا بۆلات بێت، سوودێکی سەیری دنەدانی دوژمن تا بۆلات بێت، بەو شێوەیە کە ژاپۆنیەکان لەگەڵ ڕووسەکاندا بۆیان دەرکەوت، ئەوەیە کە ناچاری دەکات لە پاندایی تۆدا کار بکات. بەوەی کە لە پانتایی نەیاردا بێت، وای لێ دەکات بشڵەژێت و زۆر جار کردارەکانی بەسەرگەردانی ئەنجام دەدات و هەڵە دەکات. بۆ دانستانەکان یاخود کۆبوونەوەکان هەمیشە وەها ژیرانەیە دنەی ئەوانی تر بدەیت بێنە پانتایی تۆوە، یان پانتایی هەڵبژاردەی تۆوە. تۆ دەزانیت چی دەکەیت؟
لە کاتێکدا کە ئەوان هیچ شتێکی ئاشنا بەدی ناکەن و بە شێوەیەکی قوڵ کەوتونەتە حاڵەتی بەرگریەوە، بەکاربردن گەمەیەکی مەترسیدارە. هەر کەسێک گومانی ئەوە بکات بەکاردەبرێت، قرس و قورستر کۆت دەبێت کۆنتڕۆڵی بکەیت. بەڵام کاتێک تۆ نەیارەکەت وەها لێ دەکەیت بێتە لات، وەهمی ئەوە دروست دەکەیت کە ئەو کۆنتڕۆڵی بارودۆخەکەی کردووە. ئەو هەست بەو ژیانە ناکات کە ڕای دەکێشن. وەک چۆن ناپۆلیۆن وێنای ئەوەی دەکرد کە ئەو خۆی گەورەی جورئەتی و ڕاکردن و گەڕانەوەیە بۆ سەردەسەڵات، هەموو شتێک بەندە بە شیرینی چەشتەکەت. ئەگەر داوەکەت بایی پێویست سەرنجڕاکێش بێت، پەشێوی ئارەزووەکان و هەستەکانی دوژمنەکەت کوێرایی دادێنێت و وا دەزانێت واقعیە. چەندەی چڵێستر بن، ئەوەندە زیاتر دەکرێت هەڵبسوڕێنرێن. ساختەچی سەدەی 19ەم بارۆن دانیێل درو وەستا بوو لە یاریکردن بە بازاڕی پشک. کاتێک ئەو دەیویست پشکێکی دیاریکراو بکڕێت یان بیفرۆشێت، نرخەکان بەرز دەبوونەوە یان نزم دەبوونەوە. بە دەگمەن پەنای دەبردە بە نزیک بوونەوەی ڕاستەوخۆ. یەکێک لە فێڵەکانی ئەوە بوو بە خێرایی بچێتە یەکێک لە یانە تایبەتەکانی نزیک لە بازاڕی وۆڵ ستریت. دیار بوو کە لەسەر ڕێگەی بوو بەرەو ئاڵوگۆڕی پشک و دەستە سڕە سوورەکەی دەردەهێنا و نێوچاوانە ئارەقاویەکەی دەسڕیەوە و کاغەزێک لە دەستە سڕەکەی دەکەوتە خوارەوە کەوا دەری دەخست ئاگای لێی نەبێت. ئەندامانی یانەکە هەمیشە هەوڵیان دەدا پێشبینی جوڵەکانی دانیێل درو بکەن و ئەوان پەڕیان دەدایە کاغەزەکە کە هەمیشە پێدەچوو ڕێنمایەکی لە ناوەوەدا لێ نووسرابێت لەبارەی پشکەوە. دەنگۆ بڵاو دەبووەوە، ئەندامان بە لێشا و پشکیان دەکڕی و دەیان فرۆشتەوە. بە شێوەیەکی تەواوەتی بە ئاوازی دروست سەمایان دەکرد. ئەگەر تۆ بتوانی دوا لە خەڵکی تر بکەیت گۆڕی خۆیان هەڵکەنن، بۆچی تۆ خۆت ئەزیەت بکێشیت؟ گیرفان بڕەکان بە باشترین شێوە ئەمە ئەنجام دەدەن. کلیلی بڕینی گیرفان ئەوەیە بزانی جزدانەکە لە کام گیرفانەدایە. گیرفان بڕە بە ئەزموونەکان زۆر جار لە وێزگەکانی شەمەندەفەر و شوێنی تر کە تابلۆی ئاگادار بە لە گیرفان بڕیان لێدانراوە کاری خۆیان دەکەن. ئەو ڕێبوارانەی کە تابلۆکە دەبینن یەکسەر دەست دەبن بۆ جزدانەکەیان بزانن پێیان ماوە بۆ وریابوون لە بەرامبەر گیرفان بڕەکان. ئەمە وەکو تەقەکردنێک وایە لە ماسی لە ناو بەرمیلدا. تەنانەت بینراوە کە گیرفان بڕەکان خۆیان ئەم جۆرە تابلۆیانەیان داناوە بۆ ئەوەی سەرکەوتنیان مسۆگەر بکەن و بزانن جزدانەکە لە کام گیرفانەدایە. کاتێک تۆ وا لە خەڵک دەکەیت بێنەلات، ئەمە هەندێک جار باشترە لەوەی لێگەڕێیت بزانن ئەوە تۆی دنیایان دەدەیت. تۆ لە پێناو بەکاربردنی ئاشکرادا دەستبەرداری فریودان دەبیت. لێکەوتە سایکۆلۆژیەکان قوڵن. ئەو کەسەی وا لەوانی تر دەکات بێت بۆ لای بەهێزترە دیارەوە پێویستە ڕێزی لێ بگیرێت. فیلیپیۆ برونێلێچی تەلارساز و هونەرمەندی گەورەی ڕێنیسانس، پراوەکاری گەورەی هونەری ڕاکێشانی خەڵک بوو وەکو نیشانەیەکی دەسەڵاتی. لە بۆنەیەکدا تووشی چاکردنی گومەزەی سانتا ماریا دێڵ فیۆر هاتبوو لە فلۆرەنس. پاداشتەکە گرنگ و بەهادار بوو، بەڵام لە کاتێکدا کاربەدەستان پیاوی دووەمیان بەکرێگرت، لۆرێنزۆ گیبەرتی، بۆ ئەوەی لەگەڵ برونێلێچی کار بکات بە نهێنی ڕما. ئەو دەیزانی گیبێرتی لە ڕێگەی پەیوەندیەکانەوە کارەکەی دەستکەوتووە و ئەو هیچ لە کارەکە ناکات و نیوەی ئاعتبارەکەش بۆ خۆی دەبات. پاشان لە ساتەوەختی گرنگی بنیادناندا برونێلچی لە پڕێکدا تووشی نەخۆشیێکی ڕازئامێز بوو، دەبوایە چیتر کار نەکات، بەڵام ئاماژەی بەکاربەدەستانی شار کرد لەمەڕ ئەوەی کە ئەوان گیبێرتیان بەکرێگرتووە دەبێ ئەو لە کارەکە بەردەوام بێت. بە زووی ڕوون بووەوە کە گیبێرتی بێکەڵکە و کاربەدەستان هاتن لەبەر برونێلچی پاڕانەوە. ئەو فەرامۆشی کردن، سوور بوو لەسەر ئەوەی کە گیبێرتی پرۆژەکە تەواو بکات، تا ئەو کاتەی لە کۆتاییدا درکیان بە کێشەکە کرد و ئەوان گیبێرتیان لەسەر کار لادا. بە پەرجوویەک برونێلێچی لە ماوەی چەند ڕۆژێکدا چاک بووەوە. ئەو پێویستی نەدەکرد گەشتکە بگرێت یا خۆی گێش بکات. ئەو تەنیا هونەری والەوانی تر بکە بێنەلاتی پیادە کرد. ئەگەر جارێک ئەوە بکەیتە خاڵێکی شکۆمەندی کەوا لەوانی تر بکەیت بێنە لای تۆ سەرکەوتوو بوویت،
ئەوە ئەوان لەم کارەیان بەردەوام دەبن تەنانەت پاش ئەوەی چیتر هەوڵیشی بۆ نەدەی. وێنە تەڵەی هەنگویناوی ورچ. ڕاوچی ورچ شوێنی نێچیرەکەی ناکەوێت. ورچێک کە دەزانێ ڕاو دەکرێت تەقریبەن ئەستەمە بگیرێت. ئەگەر گەمارۆ درا زۆر دڕندەیە. لەبری ئەمە ڕاوچی تەڵەیەک دادەنێت کە چەشتەکەی هەنگوینە. ئەو خۆی ماندوو ناکات و لە گەڕان بە دوای ورچەکەدا سەرکێشی بە ژیانیەوە ناکات. ئەو چەشتە دادەنێت و پاشان چاوەڕێ دەبێت. دەسەڵات. جەنگاوەرە باشەکان وەها لەوانی تر دەکەن بێنە لایەن و ناچنە لای ئەوانی تر. ئەمە بنەمای بەتاڵی و پڕی ئەوانی تر و خودە. کاتێک تۆ دنەی نەیارەکەت دەدەیت بێتەلات، ئەو کاتە هێزی ئەوانی تر هەمیشە بەتاڵە و مادامەکی تۆ ناچیتە لایەن هێزەکەی تۆ هەمیشە پڕە. بە پڕی هێرش بردنە سەر بەتاڵی وەکو ئەوە وایە بەرد بگریتە هێلکە. پێچەوانە بوونەوە. هەرچەندە بە شێوەیەکی گشتی سیاسەتێکی ژیرانەیە وا لەوانی تر بکەیت لە وێڵبوون بە دوای تۆدا بڕست لە خۆیان ببڕن، حاڵەتی پێچەوانە هەنتیایاندا لێدانی لە پڕ و توند لە دوژمن ئەوەندە معنەویاتی دادەبەزێنێت کە وزەکانی دەمرن. لەبری ئەوەی وا لەوانی تر بکەیت کە بێنەلات، تۆ دەچیتە لای ئەوان، پرسەکە دەستەپێنیت و جڵەوەکە دەگریتە دەست. هێرشی خێرا دەشێت چەکێکی نایاب بێت، چونکە ئەمە کەسێکی تر ناچار دەکات پەرچەکرداری هەبێت بەبێ کات و بیرکردنەوە یان پلاندانان. بە نەبوونی کاتی بیرکردنەوە خەڵکی هەڵەی حکومدان دەکەن و دەکەونە حاڵەتی بەرگریەوە. ئەم تاکتیکە دیوی پێچەوانەی چاوەڕوانبوون و چەشتەنانەوەیە، بەڵام هەمان کردداری هەیە.